ئەو خۆبەخشانەی کە دەرچووی پەیمانگاکان و ماوەی 5 ساڵانە نەخۆشخانەکان کار دەکەن و چاڕوانی دامەزراندنن وەکو خۆیان دەڵێن ئیدی لەو دۆخە بێزار بوون و ئەگەر حکومەت گرێبەستەکانیان نەکات بە هەمیشەیی ئەوە بایکۆتی کارەکانیان دەکەن لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی گرت بوونەتەوە دەڵێن بەڵێنەکانی حکومەت و وەزارەتی تەندروستی هیچی لە جێگەی خۆیدا نەبووە. گردبوونەوەمان بۆ دامەزراندنە چەند ساڵە خۆبەخشیەکەین شارمەشانی کارمەندە هەمیشەیەکان بەبێ جیاوازی وەکو پێشمەرگە ئاسایەک لە بەرەکانی جەنگا ئێمەش لە خەستەخانە خۆبەخشیمان کردووە و بە مافی خۆمانی زانین دامەزراندن و بە ماوەی 18 ساڵە ئێمە خوێندومانە معقول نییە وەکو کەسێکی ماڵەوە تەعاملمان لەگەڵا بکرێت. چەندەها جار بەڵێنیان پیاوین کە ئەماکەن بە ڕسمیان ئەماکەن بە عقد ئەماکەنە جێ ئەو کەسانەی کە عقد و ئەمە بن بە ڕسمی بەڵام تاوەکو وێسەی جوابێکیان ناوینێت و هەر ئەڵەن چاوەڕێکن تەنانەت ماوەیە لەمەوە پێشیش بووتی بەس وەزارەتی دارایی ماوە ئیمزای لەسەر بکات و بەڵێنەکە جێبەجێ بێ ماکەن بە ڕسمیان ماکەن بە عقد بەڵام تاوەکو وێسە هیچ قسەیەک نییە. هەر دەنگوی و بڵاوی ئەکەنەوانێ ئێمەش تەواو بێزار بووین ینی معقول نییە چەند ساڵە لێرەکانە خۆبەخشیەکەم ڕاستە هەدەفمان زۆرە بەڵام هەدەفی سەرەکیمان دامەزراندن ئەگە دانامەزرین با بڕێنە ماڵ و خۆمان دانیشین خزمەتی دایک و باوکی خۆمانکەی زۆر باشترە لەوە. ئەرکە قورسەکەی سەحەش لەسەر شانی کارمەندی تەندروستیە وەزیر تەنیا بۆتە بە وەزیری دکتۆرەکان من ناوم وەزیری دکتۆرەکان وەزیری تەندروستی نییە لە ڕاستیە لەبەرەوە چەندین جار داوامان لێ کردووە چوونەتە لای وتومانە هەوڵی تاعینەتمان وتوتی نییە بە شێوازێکی ناشرین جوابی دانێتەوە ڕێزیان لێ نەگرتوین بگرێ عنی لە زۆربەی شوێنەکان خۆبەخشەکانیان شکاندوتەوە. لە سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 2000 خۆبەخشی تەندروستی لە بەشەکانی پەرستاری و تاقیگە و فریاکەوتن لە نەخۆشخانەکان کار دەکەن وەکو خۆیان دەڵێن سەرەتای کارکردنیان بڕێک دەرماڵیان پێدراوە بەڵام ئێستا ئەو بڕەش بە بەهانەی قەیرانی داراییەوە لەلایەن حکومەتەوە بڕاوە تەنانەت خواردنیشیان لە نەخۆشخانەکان پێ نادرێت چونکە دەڵێن خواردن تەنها بۆ کارمەندانی ڕسمیە. وەزیری تەندروستی حکومەتی هەرێمیش دەڵێت دامەزراندن لە دەستی وەزارەتی داراییە و هیچ بڕیارێکیش نییە بۆ دامەزراندنی دەرچوانی پەیمانگا. تەمان ئێمە پێویستمان بۆ خۆبەخشانەیە چکە ئێمە ژمارەیەکی زۆر کارمەندمان مۆڵەتی بێموچەی وەرگرتووە و ژمارەیەکی زۆر کارمەند بە تایبەتی کارمەندانی تەندروستی لە کەرتی تەندروستی زەڕورە بەڵام مەجبوری ژەبین پابند بین بە ڕێنمایی داراییەکان و ڕێنمایی وەزارەتی داراییەوە بە پێی یاسا کارمەندی خۆبەخش هیچ مەسئولیەتێکی لەسەر نییە بە پێی یاسا و ڕێنمایەکان کارمەندی خۆبەخش ئێمە و کارمەندە خۆبەخشانەمان بۆیە دامەزراندووە بۆ ئەوەی ئەو میهنەیە کە هەیە نەجا کارمەندی تەندروستین کارمەندی تاقیگەن کارمەندی تیشکن لە بوارە جیاجەکاندا بۆی ئەو پراکتیکەی کە کردویانە لە بواری لە کولیەکەی ئەو معلوماتە نەزەری وەریان گرتووە لە بیریان دەچێتەوە. لە ساڵی 2014 حکومەتی هەرێم دەرگای دامەزراندنی بە بەهانەی قەیرانی داراییەوە داخستووە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و بەشە پزیشکیەکانیش دەڵێن ئەگەر حکومەت پسپۆڕی پەیمانگاکانی پێویست نییە و تەنها دەرچوانی زانکۆدا دەمەزرێنێت وا باشرە پەیمانگاکان بە تەواوی دابخرێت. ڕامیە عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.